امرو شاتینه و خدمت جنابتان بو سیرکردنی بازار امروی بیت کوین و هر وها چند میم کوین کیتر که بررسی لماوی 20 روزی رابردو دائما شاهدی برزبونوایی کی باشی دراوی الکترونی بیت کوین بوین و لگل بیت کوینیش چند میم کوین کیتر که ایما دتوانیم بو سال 2023 پشت پی ببستی امرو سیری مارکت کپ و هر وها ولومی 24 کاتجمری ام دراوانه اکین که بزانین آیا لنوراسی 2026 که مانگی ششکه چند قازانجک به ایما دبخشه. بلان پیشوی بچین سر ویدیوی امرو برزانم به نسبت اپی فاکتوریال که ویدیو اکم لسر دروست کرد که ایوا دتوانم بشیوی مایم به دست بهینن چونکه هنده کس کامنتی نویسی بو که اسواق موبایل کانم اپان ندوزیتوا برزانم ایوا به تاوی سیری ویدیو کانی من ناکن چونکه من لنا ویدیو که آماجم باوی کردوه که مانگی دو ام اپدیت که قبل وای سبینه اپی فاکتوریال بیتا بردست بو اندروید و آیفون و منیش به زودترین کات اگر اپاکا هات سبینش که پینشم من ویدیو بویو دروست کم بووی ایوازو بشاری لأپی بکن برزان لیره چندلی بدستنانی پاره لانترنیتا که من یادمو این بشیوه ریکوپه کم روزان شما دو شما چار شما و هینی ویدیو کانی سبارت به کریپتوکارنسی یا خود همان دراوی الکترونی لناو ام چنل آپلود یا خود پخش کم و اوی زاناری و لباری کریپتوکارنسی بمم سر و هر وهای و بتوانند لره ام چنل و به برانبر دراوی الکترونی و هر وها دلار امریکی به دست بهنن گر هستان لم جوره ویدیوانه و بو اوی ویدیو کانی دهاتو لدست ندن لطوانن چنل که سابسکرایب بکن زنگولای تنشش چالاک بکن بو اوی هر کاتی کم ویدیو یک آپلود کم یا خود پخش کم یوتیوب لره نوتیفیکیشن و آگادارتان بکاتوا و یکم کسبن که به ویدیو کام ببینن. بله برزانم هر وکو آگادارن که لماوی رابردو داله دا 15-20 روزی رابردو دا که ایما شاهدی برزبونوی کی برچاوی نرخی دراوی الکترونی بیت کوین بوین که ل 14 بو 15-16 هزار دلار و 23 هزار دلار روی که اما بررسی من چندین جار آماجه به سال تاککان به تایبتی سال 2023 کردوه ساله کی باج به بوگش دراوی الکترونی کن چون که هر وکو گوتم که جولککان و بیانیکان زور گرینگی به سالت هاککان ادد که مارکت کپی بیت کوین ل 230 میلیارد دلار و استا بویتا 444 میلیارد دلار و هر وها مارکت کپی روزانه ولوم 24 کاتجمری که معامله با دراو الکترونیه دکره 21 میلیارد دلار که براسی برزبونوایی که باشی دراوی بیت کوین مان بینی که لگل بیت کوین برزان به تایبتی دوج کوین که دراوی که چند سالی پیش ایسا من به ایوام ناسا که لگل هلکشان بیت کوین مارکت کپی خودی دراوی دوج کوینش برای هلکشان چوه که 7 میلیارد دلار و ایسا بویتا 12 میلیارد دلار و هر وها ولوم 24 کاتجمری ام دراوی که معامله کرین و فروشتنی بم دراوی یکره 1 میلیارد دلار و هر وها سیام دراو که شیبا اویش تقریبا شیبا لگل هلکشان بیت کوین باش برای برزبونه و نچوه بلان دنگو باسی زور گرین که به نسبت دراوی الکترونی شیبا چون که قوتکان نهنگکان دیسا هاتون داخلی دراوی الکترونی شیبا بوینه و رجای که زور لدراوی الکترونی شیبا انکری و که لآینده دا لآینده که دور دادتوانین زور متمانه به دراوی الکترونی شیبا بکن بو اولا چند سالی ترا چندین سفری کم بکاتا و ایمه لری ام دراوش که ایوه هول دیکن براسی قازانجی کی باش بکن که به مارکت کپی 6 میلیارد دلار و استا و هر وها ولوم 24 کاتجمری هم دراوه 219 میلیون دلار و سیام دراو که دزانم هموتان هولدری هم دراون برزانم دراوی الکترونی بیبی دوچ کوینه که امش یکی که لبهیسترین دراوکان لری کومونیتی و هر وها لری هولدر و چون که براستی نزیکی ایمت چند مانگی تر دگین نزیکی 2 میلیون هولدر بو دراوی الکترونی بیبی دوچ کوین و گرینگترین خال بو دراوی الکترونی بیبی دوچ کوین اوه که بردوام توکن که درسته که مکس ساپلای ام دراوه گلک زوره که استا 231 کوارتریلیونه بلام لبیرش نکن که ایمه دتوانیم بو چند سالی تر پش بو دراوه الکترونیه ببستیم چون برراسی دایما لتوکن سوزی و چندین پروژه بهیزی تری هیا وکو سواپی خوی و هر وها لری NFT و هر وها لری متاورس و ام
دراوە ئەلکترۆنیە ئەم میمکۆینە زۆر چاڵەکە لەبەر هەندێ من پێتان ئەڵێم کە ئێوە دەتوانن بۆ ساڵێک و نیو 2 ساڵی تر بەڕاستی پشت بەو دراوە ئەلکترۆنیە ببەسن بۆ ئەوەی لەو ماوەیە کە ئاماژەم پێکرد چەندین سفری کەم بکاتەوە و ئێوە بتوانن لە ڕێی ئەم میمکۆینەوەش قازانجێکی باش بکەن کە ئێستا بە مارکێتکەپی 166 میلیۆن دلارەوە و هەروەها وەڵۆمی 24 کاتژمێری 4 میلیۆن دلار معاملەی کڕین و فرۆشتن واتە ترێدی پێکرێ ئەگەر بێت و وەڵۆمی 24 کاتژمێری بێبی دۆچکۆین بگاتە نزیکەی 10-15 بۆ 20 میلیۆن دلار بەڕاستی ئێمە شاهدی بەرزبوونەوەیەکی بەرچاوی ئەم میمکۆینە دەبین کە لایەنی کەم بەڕزانم لە ساڵی 2022 ببورن 23 1-0 یاخود 2-0 لەو میمکۆینە کەم بکرێتەوە بۆ ئەوەی ئەوانەی کە هۆڵدەریان میمکۆینە لە چەند مانگ یاخود ساڵێکی ترە قازانجێکی باش لە ڕێی ئەم میمکۆینەوە بکەن. بەگشتی بەڕێزانم هاتم ئەم ڕۆژ سەیری بازاری دراوی ئەلکترۆنی و بیتکۆین بکەین کە بەڕاستی بازارێکی زۆر باشە و بیتکۆین لە مەحدودەی 23,000 دلارەوە باش خۆی ڕاگرتووە کە ئێمە لە 2 ڕۆژی ڕابردوودا شاهدی بیتکۆینی 24,000 دلاریش بووین بەڵام دڵنیا من لەوەی کە ساڵی 2023 ساڵێکی زۆر باش دەبێ بوو هەموو کۆینەکان و بە تایبەتی بیتکۆین و میمکۆینەکان چونکە هەروەکو گوتم کە من یەک بەخۆم زۆر سیقە و متمانەم بەو ساڵی هەیە و ئومێدەوارم بە ساڵی 2023 ئینشاڵە ئێوەش کە هۆڵدەری میمکۆینەکانن بە تایبەتی ئەو سێ میمکۆینە کە زۆر گرنگن و لۆگۆی سەگیان هەیە و پاڵپشت بەوەی کە یەکەم دەوڵەمەندی جیهان ئیلان ماسک پشتگیری لەو سێ میمکۆینەکە دڵنیا من لەوەی کە ئێوە قازانجێکی باش لە ساڵی 2023دا لە ڕێی ئەم دراوانەوە دەکەن. تەنها پێتان ئەڵێم کە سەبر و تەحمولیەوێ بازاری کریپتۆکارنسی ئەوەی دێتەنەوە بازاری کریپتۆکارنسی دەبێت هەموو ڕسکی قبول بکات هەموو زەرەرێک قبول بکات و ئەوەی کە سەبر و تەحمولی شەبێ دڵنیا من لەوەی کە لە ماوەی چەند ساڵێکدا لە ڕێی ئەم دراوە ئەلکترۆنیانەوە دەبێت بە دەوڵەمەندێکی تەواو. ئیتر کۆتایی بەم ڤیدیۆی دینم سوپاسی ئێوەکەم کە تاکو حسابی نەریان ڤیدیۆی بوو هەر ڕەخنە کۆمنت پرسیارێکە بوو لە ژێرم ڤیدیۆ لە چەنەلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتان دەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر وەروە بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان نەگەر.